تاك مصرفهم هي نينا باشا سوق أخوهم نايخون راح تمسروا حياة بالدين باشا برا ديلا برا بشوفوا ولا مصرفها هي مصرفها هي على قد شيء بس چرا وضعیت بیمارستان‌ها اینجا اینجوریه؟ واقعا کسی نیست رسیدگی کنه؟ او داستان همون فیلمه شده. تو یه روستایی یه عده راهزن هستن میخوان تفنگچی بیارن اینا رو بیرون کنن. خود تفنگچی هم همونجا موندگار میشن و مردم رو دچار مکافات میکنن. ببخش. بله. چاواکم ایمام موسیان. باشیش کر. قربانی تو. والله لتحقیق کردنواد. نزنم بله خوی پرسم زنم چی علی؟ باشه بچه‌وان باشه. علی والله برای حلب چه دین؟ باشه ما مساگیان. قربانی تو. خواه حافظت به خواهد لگاو. یکی از فامیلا بود. از همونایی که آزمایش دادن. اصرار داره وقتی داریم میریم حلبچه اول بریم پیش اونا. گفتم ببینم خودت چی میگی. بریم؟ باشه بریم. فقط میشه قبلش بریم اون آرامگاهی که عکساشو برام ایمیل کردیم؟ باشه چشم. اونم که سر راست. میریم. اگه اینا خونوادت باشن 3 تا خواهر پیدا میکنی. یکی از یکی خوشگل‌تر. کارت امیر میشه یه تفنگ دستت بگیری و خواستگار طلب کنی. غیرتی نشی ها. شوخی کردم. تو راستی چجوری فارسی بلدی؟ اگه بهت نگفتم. من بچه بنا کرد. جدی؟ شوخی کردم. بعد شیمیایی حلبچه یه چند سالی تو اردوگاه‌های ایران آواره بودیم. بعد جنگ بعضی خانواده‌ها برگشتن اما من و 2 نفر دیگه قاچاقی رفتیم تهران. ونک، تجریش، هر جای تهران هر کاری که فکر کنی کردیم. از نقاشی ساختمون بگیر تا آسفالت‌کاری جاده‌ها. بعد 8 سال ما رو گرفتن آوردن سر مرز گفتن خوش اومدیم. ما هم اومدیم چلوچوله‌های خودمون رو درست کنیم. دانه بسره کاک دانه بسره کاک ما فر کاک بسره کاک بسره ورا کایناک رسیدیم؟ آره. اونم به موقع. چطور؟ من هر وقت میام حلبچه تو همین مسجد نماز میخونم. یه حال خاصی داره. بریم پایین. بریم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. اینا اسامی 5000 قربانی حلبچه است که روی دیوار حک شده. 5000 نفر.
اسم منم اینجا هست؟ شاید. منيش ما يبسام شي لما جي وبسالوتي من جي دوز بن والله لك ئێستا تۆزی حاڵی باش نییە دوای خۆم لەگەڵ تا پەیوەندی یەکەم باشە لەخوا بەخێر بێ سەر چاوەکانم ماڵەکە و ڕووناکردۆ خیلی ممنون. بهتری علی جان؟ آره خوبه. یکی از بچه‌ها ما رو دعوت کرده، منم بهش قول دادم. آقا بخیر بن. سلام. سپاس. بخیر بن. سلام. سپاس. بخیر بن. سپاس. سلام. ازشون بپرس اسم پسرشون چی بود و چجوری گمش کردن. کاکالی ئێوێ دەربارەی پشتیوان زۆرتر بزانێ. ناوم پشتیوان بۆ ئەوەی تا مردن پشتیوانم بێ. اسمشو گذاشتید پشتیوان تا پشتیوانش باشه. ئەو کات مامۆسا لەسەر کار بوو. منیش خەریکی نانکردن بووم. لە ناکاو یەک زرمەی گەورە هات. سەر و مێشکم کاس بوو. پشتیوان! قاچەکانم خۆم نین دەستەکانم یەک تۆز جوڵەیان تیاما بوو بۆ ئەوەی پشتیوانگیان لە باوەش بگرم
براکەم بە سیارەکەی دەکاتە بەرخانەوەکەمان. پشتیوان هەڵدەگرێت و دەڕوە. بەڵام خۆی زاری من نەبردووم. بێدەنگ بەش نەکە، لەخوا بترسە، بۆ تۆمە دروست دەکەی. کە گەیشتمە بەردەرگا ئامینە لە بەردەرگا کەوتە بوو. هەرچەنە گەڕام پشتیوانم نەدۆزیەوە. ئامینە هێشتا دڵی لێیە. سواری سیارەکەم کرد و بەرەو ئێران ڕێکەوتین. یەکی لە هەڵەبچەیەکان دەیگوت لەگەڵ براکەم و پشتیوان بوو تا ئێران. پشتیوان حاڵی زۆر خراپە بێ. لە یەکەمی خەسەخانە براکەم و پشتیوان دایانن. ئەوانی کە هەموویانە بن بۆ هەمەدان. دوایی بە دوایانە کە ڕۆیشتین براکەم شەهید ببوو. چەنەها لاشی مناڵیان هێنا. هەرچەنە کە ڕوخساریان ڕوو نەبوو، شێوا بوو، سوتا بوو، بەڵام دڵنیام کەسیان پشتیوانی من نەبوو. ئەو چێ پیاوەکە ئەڵێ هێشتا نەخەوتی، خۆ زۆر درانە. ژنەکە بڵێ ئەو کوڕا پشتیوان بێ. ئەگەر ئیشەڵا کوڕی ئێمە دەرچوو زەویەکانە ئێمە دەسی و دڵمی ئیسراحەتەکە. چیچی؟ جا بڵە خزمەتکارمان هەیە نەکوڕ. بەخوا بەخوا نایڵم ئەو کوڕە یەک دەقە هیلاک ببێ. ئەو لە تارانە گەورە بوو لەو نازوو نیعمەتە. وەڵڵای نێرم بۆ جامع. ئەو چی لە عوسمان کەمترە؟ بێدایک و بێ باوک خوێندنەکەی خۆی تەواو کرد. ئجا بۆ یەک جاری ناشیکەی باشە بەسیکە. بیبڕەوە مناڵەکان خەبەرە بنەوە. توش زەقت دەخەوندەی. حەدنانگیان زۆر پێ خۆشحاڵم کە بینێم. خداحافظ. کوڕەکەم خوات لەگەڵ. ئەو چێ پەسەرێمان باشیە و چێ نەباشی خەیلی خۆشحاڵ بوودم کە دیتمت. چونکو کوڕی هەڵەبچەی. خیلی ممنون. خوات لەگەڵ. خداحافظ. خواحافظ مامۆ ساکن. خواتان لەگەڵ. خواحافظ. خواحافظ. کاکەبنانیا سەرچاو. چاوت خۆش بێ. خواتان لەگەڵ. خواحافظتان. خواحافظتان بێ. ئەرێ پیاوەکە ئەوە لە ژوورەوە چی پێوت؟ ئەو شتێک کە تا دەرچوونی نەتیجە فەحسەکە تەسکینی دڵم بدات. ژنەکە دەترسم حکمی چاوم نەمێنێت و پشتیوانەکەم نەبینم. ئەوە کوڕەکەشیان برد. بڕۆ ڕۆسە کارەکە و لا إله إلا الله. درێ جوان درێ. السلام عليكم. سلام. هذا كان هاي عربان باوشي بولا يا خالد. شو نيمه بقى ما لا بقى لا كل خالد خوارزك يا ماما. خارج يا بلا خارج شو نيمه بقى بقى عربان كبر بقى. اجا شلون يا هذا كان لا باوشي. هو لا بقى لا. عرضك انا اكرم ما. ما شو انا ما لا بعربان. اجا هو عرضي باوك يا كافي. يعني مستعد فراش. لا بقى لا غلطوا مية. كنت يبرو. يبرو. غلطوا مية. هو لا بعربان. ولو ثاني لا پولی خۆم بۆ خۆم پولی خۆ بۆ من ئەوەتە 26 بۆ تۆ
داکە وەرە دەی پولەکانێ دەی بەزەری بەمەوە هەری بەمەوە بەس خوا توخوا گزیم لێ مەکە گزیشم لێ بکەی هەری بەمەوە هەی بەمەوە 5,000 پێمەوە دیاریکە ترسنەوە دیاریکە باڵی بێوەفانیم وەڵا بێوەفانیم بێوەفانیم بەخوا بێوەفانیم وەڵا بێوەفان وەڵا ئەزاهیم وەی بمەوە چکەسە گۆرانێک گەڵەم بە چاوی گەوهەرێ گەوهارێ جانم گەوهارێ سنگە دە حەوزی کەوسارێ خۆشتر لە ئاوی حایەت یانە حەجاجی دایەچنە زارێ 5,000 پێیە 5,000 پێیە 5 ئەوەتە حالا کجا داریم میریم؟ پیش عثمان، همونی که به خاطر تو از انگلیس اومده اینجا. خیلی دوست داره برادر کوچیکش باشی. هم ایران اومده هم فارسیش خوبه. به شهر خوب رسیدن نه؟ رسیدن اما کافی نیست. درد مردم ما خیلی بیشتر از این حرف هست. الان توی این شهر هنوز یه بیمارستان تخصصی چشم پزشکی نیست. مردم مجبورن برای مداوا برن ایران یا کشورهای دیگه. اینجا یه روزه ویران شده. خب نمیشه توقع داشت یه روزم آباد شه. ما هم همچین انتظاری نداریم. همینطوری که بودجه اختصاص میدن برای ساخت آرامگاه، خیلی خوب میشه اگه امکانات بیشتری برای این مردم قائل بشن. آره درسته، اما آرامگاه هم مثل نمادیه که نمیذاره اون روز فراموش شه.